بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم بابەتەی کە ئەنجومەنی وەزیران بڕیارەشی دەرکردو بە دابینکردنی سندوقی ئاشیاندنی دارایی بە تایبەت بۆ خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵایان گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز یادگار کەریم پیرداود سەرۆشی یەکێتی نابینایانی کوردستان بەڕێزیان لای ئێمە میوانە لە ستودیۆی ناوەند مامۆستا یادگار بەخێر بێیت. سپاس دەست خۆش بۆم سپاس کاکەندرێ. ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران سەبارەت بە سندوقی دابینکردنی سندوقی دارایی کە بەشێکی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بەشێکی کە خێرخوازان دەیخەنە نێو ئەم سندوقە داراییەوە لای ئێوە چۆنی هەڵدەسەنجێنن چەکسەیەکتان لەسەری هەیە؟ بەڵێ حتمما هەنگاوێکی زۆر گرنگە بڕیارێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی یەک لە داخوازەکانی ئێمەی کەمەندەمان لە کوردستانە داخواز لەبەرەوە ئەمە لە یاسا وەختی خۆی داوامان کردووە کە ببێتە بڕگێک لە یاسای ماف و امتیازاتی کەمەندەمان و خانپێدەسەوتەکانی و کورتەباڵەکانی کوردستانە حتمما ئێستا کە پێڕەوەی بۆ دانراوە ئەنجومەنی وەزیران ئەو بڕیاری ئەو پێڕەوە داوە شتێکی گرینگە لەبەر ئەوەی دەبێتە پاڵپشتێکی زۆر گەورە بۆ کەمەندەمان و پیرۆزبایی لە کەمەندەمان دەکەم دەستخۆشتان ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چ دەکەین؟ حتمما کەمەندان بارودۆخی ئابووری خراپە لەبەر ئەوەی کەمەندان وەکو کەسی ناکەمەندان ناتوانانی کار بکە ناتوانانی ئیش بکە کە هەوڵدا بژێ ژیانی خۆی وەکو پێویست دابینکە بڕە ئەو سندوقە دەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ باشکردنی ڕەوشی ئابووری کەمەندامان وەکو مەسەڵەن کەمەندامێ پێویستی بە پرۆسەی زەواجێ احتیمالی ناتوانانی ئەو پرۆسەیە ئەنجامدا ئەگەر لەو سندوقە بڕێک هاوکاری بۆ دابینکرێ بە پێ ئەو پێڕەوە حتوان دەبێتە پاڵپشتێکی گەورە بۆی کە وەکو کەسی ناکەم ئەندام پرۆسی زەواج ئەنجامدا و یان کەم ئەندامان هەیە نەخۆشە ئیمکانەتی دارایی ئەوەی نییە کە بتوانانی نەشتەریگەری بکە عیلاج بکڕێ بسە دەرەوەی وڵات حتوان ئەو سندوقە ئەگەر پارەی بۆ دابینکرێ بخرێتە ناو پاڵپشتێکی گەورەی بۆی کە لە لانی تەندروستی یعنی کەم ئەندام چارەسەرکە و هەروەها نقطەشکەمان هەیە کە کەم ئەندام هەیە پێویستی بە هۆکارەکانی ژیان هەیە وەکو عارەبانە وەکو عکاسە وەکو مەسەڵەن کەلپەلە تەندروستەکان بەڵام کەم ئەندام کە نەیتوانێت بکڕێ ئەگە ئەو سندوقە بۆ دابینکە هەنگاوێکی گەورە هەنگاوێکی پیرۆزە باشە یان کەم ئەندامان هەیە مەسەڵەن دەوێت بسە دەرەوەی وڵات بۆ خوێندن باش احتیمالە ئەو سندوقە کە پارەی بخرێتە ناو سندوقەکە ئەو سندوقەش بڕێک پارەیەکی بۆ دابینکرێ لەن ئەنجومەنی شیان و چاودێری کەمەندەمان ئەو هەنگاوێکی گەورەیە. باشە مامۆستا یادگاریانی ئەمە چۆن ئەمە پشتڕاست دەکرێتەوە ئەم هاوکاری بدرێتە ئەم کەم ئەندامە ئەم خاوەن پێداویستی تایبەتە ئایا ینی دەبێت ئەم کەمەندامە یاخود خاوەن پێداویستی تایبەتە ئەندام بێت لە یەکێک لە سندیکاکانی کە تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەتەکان جا هەر کامیان بێت یاخود هەر کەسی حاڵەتێکی ئاسایش کەسێک مەسەڵەن لە فلان کۆڵان لە فلان شوێن ئەو پێویستیانی کە هەیە چۆن ئەم هاوکاریە دەگات بەدەستی ئەو میکانیزمەکە چۆن چۆنیە وردەکاریتان سەبارەت بەمە لایە بڵێ کاکەندرنجیان حتمما ئەوە بە پەیڕەوە ڕێکخراوە باشە پەیڕەی هەیە و لەنا ئەنجومەن وەزیرانەوە پەیڕەوکە بڕێ لەسەردراوە دوای هەموو زۆر بەزۆری کەم ئەندامان لە تۆڕی پارێزنی کۆمەڵایەتەکان ئەوانە فایلیان هەیە دۆسییان هەیە ئەوانە لە وەزارەت ینی ناویان هەیە و ئێمە وەکو ڕێکخراوەکانی کەم ئەندامان ئێمە داوا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەکەین کە تەنسیق وە هەم ئاهەنگێکی گەورە لەگە ئێمە بکە بۆ کە ئەو کەم ئەندامانێک کە لەوێ ناویان نیە دۆسییان نیە چمشی بەداخەوە لە 2013ەوە هیچ کەم ئەندامێک تاکو ئێستا لایەن وەزارەتەوە تۆمار نەکراوە یعنی موسە بۆ دابین نەکراوە ئێمە دەتوانین ئەو فەراغە پڕکەینەوە وەکو سندیکا و ڕێکخراو یەکێتیەکانی تابەت ئەو کەم ئەندامان لە کوردستان تەنسیق و هەم ئاژی بکەین لەگە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆی کە هەوڵ بدەین ئەو کەسانەش سوودمەند بن لەو سندوقە لەبەر ئەوە زۆر گرنگات هەم ئاژی لەگەر ڕێکخراوەکانی کەم ئەندامان و حتمما تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی شارەکانی دۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە ئەوانیش معلوماتی سەر کەمەندامەکان و حتمما ڕێکاری شەی بۆی کە کەمەندام چۆن داوای ئەو هاوکاری بکات چۆن ئەو هەمەنجە تا ڕادەیەکەیە بە سیوادارین باشتر بێ لەبەرەوەی ئێمە نوێنەرمان هەیە لە ئەنجومەنی شیان و چاودێری کەمەندەمان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە داوا دەکەین ئێمەش وەکو ڕێکخراوەکان سوودمەند بین بۆی کە کەمەندامەکان کە ئەندامن لا ئێمە ئیسفادە بکەن لەو سندوقە. زۆر باشە بەر لەوەی کە دەست بە چاوپێکەوتنەکەمان بکەین باست کرد گوتت
تێبینیەکەم هەیە دەتوانێت تێبینەکەی خۆت بڵێیت تێبینیت لەسەر چی هەیە لەسەر ئەم سندوقی شیاندنی داراییە کە تایبەتە بۆ خاوەن پێداویستی تایبەتان کاکندرن ئەو بڕەپارێک کە دەخێتنە ئەو سندوقا لە زمنی بودجەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە من پێم باش بوو لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەوە بودجەیەکی ڕاستەوخۆی بۆ دابین کرێ لەبەرچی لەبەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی 150 خەڵکی کوردستانی لەسەرە ئەوە ئافرەتانە ئەوە کرێکارانە ئەوە منداڵانە ئەو چاکسازەکانە ئەوە مەسەرەن کەم ئەندامانە یعنی خەڵکەشی زۆری لەسەرە لەبەر ئەوە ڕەنگە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی نەتوانی بۆ ڕابکەکە ئەو بڕەپارەی پێویست لەوە سندوقەدانێ کە داخوازەکانی کەم ئەندامان جێبەجێکە ئەزەوا باشتر بوو یعنی بە مەرکەزی ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانی کوردستان بە ئەو بڕەپارەی بۆ دابین کرێ ئەو بخرێتەنە ئەو سندوقە بتوانانی باشتر وەڵامی داخوازەکانی کەم ئەندامان باشە یادگار ینی ئەمە بە تەنیا هەر ئەوە نییە بڵێ حکوومەت بێت ئەمە پارەی خێرخوازانش دەچێتەنێ ئەم سندوقە بەس ئەساسترین خاڵ ئەوەیە کە حکوومەت دیکە چمشی ئەوانی بخۆ دەزانی وەکو هەنگاوی یەکەم ئەمە چۆن دەبینی سش زۆر باشە هەنگاوی زۆر باشە دەستخۆشی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڵام هیوادارم وەکو بەعامەلی بە زووترین کات ئیشی لێ بکرێ لەبەر ئەوەی باودۆخی کەمەندەمان لە ڕووی ئابووریەوە زۆر خراپە وەکو باسم کرد ناتوانانی کار بکەی ئیشی پێ ناکرێت تەنها ئەو 150,000 هەیە ماگانە کە لەلایەن حکوومەتەوە لایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت ئەگەر ئەو سندوقە پارەی بخرێتە ناوێ باشتر داخوازەکانی کەمەندامان جێبەجێکە بەڵام سەرەکترین پاڵپشتی حکوومەتە ڕاستە ئەوانێک کە دەبەخشن و ئەوانێک مەسەرەن لاوانێ دەستگای خێرخوازی و مؤسسات و کەسانی خێرخواز ڕاستە هەوکاری بەپێی پێرەوە کە هەوڵ دەدەن یان دەتوانن مەبەستمەوەی دەتوانن کە پارەت بخرێنە ناو سندوقە بەڵام ڕەنگە ئەوە متەقەتع بێ و پێویست نەبی ماگانە نەبی بەرداوام نەبی ئەو کێشەکە ئەوەیە بەڵام ئەوەی حکوومەت کە دەیکە ئەگەر ڕاستەوخۆ ئەو بڕە پارەیە دابینکە و بخاتەنە ئەو سندوقە ئەوە شتێکی ڕاستەوخۆی و ماگانەیە و سابتە لەبەرەوەی باشتر داخوازەکانی کەم ئەندامان جێبەجێ دەکا و لێرەوەش داوا لە خێرخوازان دەکەم لە دام و دەستگاکانی خێرخوازی و کەسانی خوا پێدا دەکەم کە یعنی ئاور لەو سندوقە بدەنەوە داخوازەکانی کەم ئەندامان لە ڕێگای ئەو سندوقەوە جێبەجێ بکەن بەرەوەی بەڕاستی هەنگاوێکی باشە ئیشاڵڵا ینی ئومێدمان وایە کە ینی هەنگاوێکی گەورە بی و ئاسارێک و ڕۆڵێکی گەورەی هەیە بۆی کە کەمەندامان کەمێک لە بارودۆخی ئابووریان سوکتر بێ باشتر بێ باشە سەبارەت بە نابینایان بە قسە بکەین ئێوە خۆتان سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان ئێوە کارەکانتان چۆن بەڕێوە دەچێت هیچ گلەیەک داوایەک هیچتان هەیە بتانەوێ بیگەێنن وڵی تەبعا نابینایانیش وەکو توێژەکانی تری کەمەندامان چینەکانی تری کەمەندامان حتمان ئێمەش گرفتوان هەیە داخوازیمان هەیە ئێستاگان تەماشاکەین ئێمە لە ڕێ خوێندن کەم ئەندامان وەکو پێویست یعنی مەسەرەن لە شار و شارۆچکانی دوورە دەست قەزاکان ناحیەکان ئەوانە بە خوێندن ڕناگەن لەبەر ئەوی خوێندی بەرفراوان جێبەجێ ناکرێت و هەروەها پەیمانگای تایبەتیش و پەیمانگای پێویست لەو شار و شارۆچکەکان نییە و ڕێژێکی زۆر لە نابیناکامان کۆلیجیان تەواو کردیە بەکەلۆرسیان هەیە هەتاکە ئێستا دانەمەزراون هەلی کاریان بۆ جێبەجێ نەکراوە یانی بۆ دابین نەکراوە و نابیناکەمان زۆر بە زۆری ناتوانن پرۆسەی زەواج ئەنجام بدەن و لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئومێدوارم لە ڕێگای ئەو سندوقە دووبارە ئومێدوارم دامەزرانی نابینان یاخود خاوەن پێداویستە تایبەتەکان ئەمان دام و دەستگای تایبەت هەیە یاخود چۆن نییە هیچ پلانتان هەیە بۆ دام و دەستگای تایبەت هەیە بەس دام و دەستگای ئێمە نابی تەرکیزکردنە سەر دام و دەستگای تایبەت لەبەر دام و دەستگاکانی تایبەت ناتوانانی وەڵامی ئەو هەموو کەمەندامە بداتەوە بۆی کە هەموو لێوەدا بمەزرێن بە پێی یاسای ژمارە 22 مافی امتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستەکانی کورتە باڵەکانی کوردستان مادەیەش تایبەت هەیە بۆ دامەزرانی کەمەندامان 105 لە دام و دەستگا حکوومیەکان و 103 لە کەتی تایبەت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەمەندامانان دادمەزرێنی بە پێی ئەم یاسایە هیچ ئەوە بووە دامەزراون زۆر کەم تا کوردستان یاسایە لەبەرەوەی ئەسڵەن تعینات لە کوردستان بۆ دەزانین ڕاوەستاوە باشە لەبەر ئەوە یعنی ئەو سندوقەتوانیش تشکە بکە کەم ئەندامان شاندن بۆ کەم ئەندامان بکە دەورایان لۆ بکاتەوە وەرکشۆپیان لۆ بکە بۆی کە لەلایەن
کەرتی تایبەتەوە لایەن شەریکات و قتعی خاص و ئەوانەوە کە ئەو کەمەندامەشتانی بۆ کرا سیڤەکەی خۆ تەقدیم کە هەتاکو بتوان هەلی کار بەدەست بین لە ڕێگای ئەو داون دەستگا کرد تایبەتانە لەبەرەوە زۆر پێویستە ئەو سندوقە پرۆژەی هەبی باشە مەشروعی هەبی کە کەمەندامان هەلی کاریان بۆ بڕخسەن لە ڕێگای شیاندنی لە ڕێگای شیانی تایبەت زۆر لەگە ئەو سندوقەوە سەبارەت بە پێدانی پرۆپۆزال یاخود CV یان هەر شتێکی دیکە لە چوارچێوەی هەلی کاردا چەند ئەمانە پێشکەش کراون چەند پرۆپۆزل لەلایەن خاوەن پێداویستی تایبەتەکانەوە پێشکەش کراون ئەمە جگە لە حاڵەتی تایبەت نەخۆشیەکە یان پێویستیەکە یان ئەمانە نا ئەوانەی کە لە چوارچێوەی هەلی کار دوای دەرچوونی ئەم بڕیارە پرۆپۆزلەکان پێشکەش کراون خۆی بڕیارەکە پەیڕەوەکە نوێیە دوێنێ لە نوێی مانگ دەرچووە تازەیە تاکو ئێستا ناوڕۆژی پەیڕەوەکە تاکو ئێستا وەک پێویست بڕاو نەکراوەتەوە بەس ئێمە کوڕێکخراوەکانی کەمەندامان زۆر داوامان لێ دەکەن زۆر سیڤیمان بۆ دەینن زۆر زەخت دەست دەکەنەوەی لەسەوەی دەکەنەوە کە ئێمە حالی کاریان بۆ دابمەزرین بەڵام بەداخۆ کارتی تایبەت و دەستگا ناحکومەکانیش وەڵامی ئەومان نادەنەوە منەظەمات هەیە بۆ دابینکردنی هەلی کار وەکو پێویست ئاور لە کەمەندامان نادەنەوە لەبەر ئەوی دەرێن کەمەندامە ناتوانانی کار بکە و شیانی ناتوانێت کار بکات دەتوانێت کار بکە بەڵێ بەڵام تەوقعی وان وایە تێگەشتنی ئەو لایەنە وایە واروە ئەوان شیانی تایبەتیان بۆ نەکراوە بەس لەبەر ئەوە ئەو سندوقە زۆر گرنگە بکە ئاور لەو خاڵە بداتەوە ئەو خاڵە جێبەجێ بکە بەڵێ دەرفەتێک جێدی هەڵم بۆی کە دوا قسەی خۆتان بکەن دەتانەوێ بڵێن چی هیوادارم یاسای مافی امتیازاتی کەمەندامان بە تەواتی جێبەجێ بکرێ ئەو سندوقەش ئەو پێرۆژ کە بڕیاری درا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە خەنگاوێکی باش بوو هیوادارم هەموو بەرگە بابەتەکانی ئەو یاسایە وەکو ئەو سندوقە وەکو ئەو پێرەوە دراسی لەسەر بکرێ ئیشی باشی بۆ بکرێ ئیش لەسەر بکرێ لەبەر ئەو یاسایەکە وەڵام دەرەوەی هەموو داخوازی و داواکاریەکانی کەمەندامانە و خاوەن پێداستەوەتەکانی کوتەبەڵەکانی کوردستانە هیوادارم ئەوە بکرێ و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران چاوپێکەوتن و ئەنجامدا لەگە کەمەندامانی کوردستان بۆ ئەی کە لە نزیکەوە بزانین داخوازیەکانی کەمەندامان چیە کە بتوانین وەکو پێویست وەکو وڵاتە پێشکەوتەکان ئەمە کوڕێکخراوەکانی کەمەندامان و حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە خزمەتی کەمەندامان بکەین بارودۆخی کەمەندامان باشتر بکەین و کەمەندامان پێش بخین لە هەموو لایەنەکانی ژیان بڵێ بەڕێز یادگار کەریم پێرداوت سەرۆشی یەکێتی نابینایانی کوردستان زۆر سپاس بۆ تۆ مادومان کردیت بەڕێز سپاس دەست خۆش کەس سپاس